و 45 بەشدار بوو لە قۆناغی دووەمی پرۆژەی گەنج و کشتوکاڵی نووسینگەی قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتوو. بڕوانامەش بەخشرایە ئەو سەد خوێندکارەی لە 5 ناوەندی ئەکادمی بەشداری پرۆژەکان کردبوو. قوباد تاڵەبانی لە وتارێکدا لە مەراسیمی کۆتایی هاتنی قۆناغی دووەمی پرۆژەکە گەشتبین بووبەوەی توانراوە لە دوو قۆناغدا 145 خوێندکار جگە لە بوارە ئەکادمی و پراکتیکی ئەوە هانیان بدەن پشت بە خۆیان ببەستن و ئاشنایان بکەن بە کشتوکاڵکردن و وتیشی پشتگیریکی تەواوی کەرتی کشتوکاڵ دەکەم بۆ ئەوەی بتوانین پێکەوە ئەم کەرتە گرنگە ئابوووریە ببوژێنینەوە. ئەوەی کە ئێوە فێری بوونە لەم پرۆسێدا بەشێکی ئەوەیە کە پێی ئەڵێن بەروبوومی ئۆرگانیک بەروبوومی خۆماڵی بەبێ دەرمانی خەتەر. هیوادارم ئەمەش ببێتە بەشێک لە نەریتان لە شێوازی کارکردنتان لە ئایندەدا و دڵنیا بن لە هەر کوێیەک بم لە خزمەتانە ئەبم لە خزمەتی ئەم کەرتەیە ئەبم چکە من لەو باوەڕەدام ئەو کەرتەی کە ئەتوانێت زۆرترین هەلیکار بۆ ئایندەی خۆمان بەدەست بهێنێ کەرتی کشتوکاڵە. ئەوەی کە ئەتوانێ ڕزگارمان کە لە یەک سەرچاوەی داهات پەرەپێدانی کەرتی کشتوکاڵە. ئەوەی کە ئەتوانێ بە فەعلی ئابووری کوردستان هەمە جۆر بکە کەرتی کشتوکاڵە. بۆیە پێشتریش وتم وێستەش ئێڵێمەوە ئابووریەکی هەمە جۆر ئابووریەکی بەهێزە کوردستانێکیش کە ئابووریەکی بەهێز بێت کوردستانێکی بەهێزە بێت و کوردستانێکی بەهێزیش وامان لێکە کە داهاتوومان لە ڕابردوومان باشتر بێت. سەرپەرشتیاری پرۆژەی گەنج و کشتوکاڵ دەڵێت بە خۆشحاڵیەوە ئامانجەی دامان نابوو توانیمانە بە پاڵپشتی و پشتگیری قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بیپێکین. ئەو ئێمە بەسمانەمە بوو گەنج بخینە سەر پێی خۆی چاوەڕێی دەستی کەس نەکە چاوەڕێی دامەزراندن نەکە مەبەستیەوە نەبێ بەس دانیشە لە شوێنەکە کشتوکاڵ یعنی شێڵگەی یعنی ژیان یعنی کارکردن. ئەم پرۆژەیە یەکێکە لەوانی کە ئەو فەندی پرۆژەکە کە قوباد خۆی کە جێ خۆشحاڵیەوە هیوادارم بتوانین ئەمە زیاتر تەطویر پێ بکەین و بتوانی بە بەردەوامی ئەم پرۆژەیە سەرکەوتوتر بێ و بەردەوامتر بێ و بتوانی کادری زۆر باشتر بەرهەمبێنین. یەکێک لە گەنج و خوێندکارە بەشداربووەکانی پرۆژەی گەنج و کشتوکاڵ دوای ئەوەی توانی قۆناغی یەکەم بە سەرکەوتوی ببڕێت لە ئێستادا بۆتە خاوەنی 3 پرۆژەی کشتوکاڵی بە بڕی 700,000 دلار و توانیوەتی هەلیکاری بۆ زیاتر لە 30 خێزان دەستبەر بکات. پێشەوە سوپاسی پرۆژەکەی قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم دەکات کە هانی داوە خۆشەویستی بۆ کشتوکاڵ زیاد بکات. بەبوونی پرۆژەی گەنج و کشتوکاڵ توانین بم بەخاوەن چەند پرۆژەیەک و بەشدار بنتیایەوە چەند هەلیکار بڕەخسێ بۆ چەند کەسێکی تێ جیا لە خۆم پێشتر من هەوڵمەیە هەلیکار بۆ خۆم دۆزمەوە بەڵام ئێستا توانم هەبوو هەلیکار بۆ خەڵکانی کە و خێزانی کە دۆزمەوە. پرۆژەکەی ئێمە تقریبان لە دوای پرۆژەی گەنج و کشتوکاڵەوە ساڵ و نیوەکە بەردەوامە من 2 پرۆژەی زراعیم هەیە بەڵام بە سەرپەرشتیارم لە 3 پرۆژەیە بە هەر 3 پرۆژەکە و کە سەرپەرشتیەکەم زیاد لە 70 دەفتەر لەوانەیە تێچوویان هەبێ و لە ئێستا بەردەوامن لە ئینتاجیان و ئیشوکاری خۆیانەکەن بە سەرکەوتووی. لە قۆناغی دووەمی پرۆژەکەدا ئامادەی کشتوکاڵی هەڵەبجە بە زۆرترین بەرهەمەوە لە نێوان بەشی کشتوکاڵی هەرێک لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و زانکۆی کەرکووک و زانکۆی سەلاحەدین و پەیمانگای کشتوکاڵی خەبات پلەی یەکەم بەدەست بێنێت. لەلایەن قوباد تاڵەبانیشەوە خەڵاتی ڕێزێنان بەخشرای 5 ناوەندە ئەکادیمیە بەشداربووەکەی پرۆژەکە. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز.